کەم چاڵاکی دەستی دەستباچیەکە بیرتان بێ لە 2014 بۆ دەستی پێکرد کاتێکە فۆرمی ئاشکراکردنی سەرۆت و سامانمان بڵاو کردەوە چووکە و کاتژمارەیەکی سنوردار فەرمانبەرمان هەبوو و یەکەم ئەرچیش کە ئەنجامدرا ئەرچی خۆپارێزی بوو. تاوان کۆی فۆرمی ئاشکراکردنی سەرۆتی سامان کە فۆرمی یەکەمە 3040 فۆرم دابەش کراوە، 3024 فۆرم گەڕاوەتەوە. فۆرمی خولی تاوان دوو زۆر فۆرمانێ فۆرمی یەکەم کە فۆرمێکی بەرفراوانە سەرجەم داتاکان لەسەر مڵک و ماڵیە و کەسە لەخۆ دەگەی لە حدودی 9 لاپەڕە. فۆرمی دووەم فۆرمێکی کورتترە ئەوەیە کە گۆڕانکاری لە وەزنی دارایی و کەسە دروست دەبێت. فۆرمی خولیەکە لە 135 بەڵام ساڵ لە هەولێر زانیاری و داوای هەواڵدەری 108 داوای هەواڵدەری و زانیاریمان لەلایە، لە سلێمانی 42 لە دۆهۆ کچل کەواتە کۆی گشتی ئێستا تۆمارکراوەکەمان دەبێتە 208. طبعا 208 ئەوە زانیاری و هەواڵدەریە مهمەوەی زانیاری برسە کەیسەکانی گەندەڵی داوای جەزایی کۆی گشتی داوای جەزایی ئەوانەی کە تا ئێستا طبعا کۆی ئەو داوانەی ئەم ساڵڕەوانی دادگاکان کراون 138 داوا 138 دا ئەوڕۆکەکەی ڕاوانی محاکم کراون، بەڵام لەو 138 نەوەتنەوەی تایبەتە بە کەیسەکانی گەندەڵی ئەوانی تر پاشەوەی دادوەرای لێکۆڵینەوە تحقیقیدا دەکەن بۆیان دەرکەوتوە لەو مادانە نین کە دەستەی دەستپاچیە خۆ دادوەری دەستپاچی بۆی هەیە پێی قانونی دەستە لێکۆڵینەوەی تێدا بکە ڕاوانی دادگاکانی تر کراون. داواکانیش بەو شێوەیە هەولێر 48 کەیسە، سلێمانی 27ەوە لە دۆهۆ 24.